قسە و باسەکەم لەسەر یەکێک لە گروپە هەرە دیار و تایبەت و جوان و ناوازەکانی نێو گۆرانی و موزیکی کوردی کاویش گروپی موزیکی لورە کە بێگومان ئەم گروپە ماوەی 14 ساڵە خزمەت بە گۆرانی و فۆلکلۆری ڕەسەنی کوردی ئەکەن و کاریان لەگەڵ چەندین هونەرمەندی تایبەت و دەنگخۆشی کورد کردووە لە چوارپارچەی کوردستان و بێگومان توانی ویشانان لەگەڵ تۆمارکردنی چەندین گۆرانی بۆ هونەرمەندان بتوانن کە بەشێک لە ئاوازە ڕەسەنە کوردەکانی جارێکی تر بژەنەوە و بیان بە گوێی بینەرانی خۆیان و بیسەرانی خۆیانە. قسە و باسەکەم لەسەر ئامانجی دامەزرانی گروپەکە و یادکردنەوەی ئەم گروپە کە ڕۆژی 29 ئەمانگە واتە ڕۆژی شەممە لە هۆڵی هایکرێست لە بۆنەیەکی تایبەتە یادی ئەم گروپە ئەکرێتەوە. قسە و باسەکەم لەسەر تەواوی بابەتەکە بە میوانداری زۆر بەڕێز کاگنزار زێوی کە بەڕێزیان سەرپەرشتیاری گروپی موزیکی لۆرن. کاگنزار سڵاو لێ بێوارت باش بێ. سڵاو بۆ ئێوەش ئێوارە باش. زۆر سپاس بۆ تۆ بەخێر بێی. کاگنزار لە ساڵی 2008ەوە گروپی موزیکی لۆر دامەزرا. ئەمانج لە دروستکردن و دامەزرانی ئەم گروپە چی بوو؟ ئایا تەنها کۆکردنەوەی کۆمەڵێک لە موزیسیانان بوو کە کۆمەڵێک ئالەتی تایبەت و ناوازە ئەژەنن یاخود ئامانجی تریشی هەبوو ئەم گروپە؟ لە ڕاستیە سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات کە ئەگەر باسی گروپی لۆرکەین ناکرێ باسی کورساتیش ناکەین ئەو دەلاقەیە بۆ کە هەمیشە کارەکانی لۆڕی گەیاندووە لە بینی ئێمە و بینەرە. بۆیە سپاسێکی تایبەت بۆ کورسات ئەمە سەرەتا. دواتر من هەمیشە ئەوەم باس کردووە گروپی مۆزیکی لۆر ضروریەت بوو بۆیە دامەزرا. ئەگەر ضروریەت نەبووایە نەشێتوانی 14 ساڵ بەردەوام بێ. ئەگەر گروپی مۆزیکی لۆر بۆ ئەوە دابمەزرایە و 4-5 مۆزیسیەن پێکەوە دابنیشتنایە و بۆ حەزی خۆیان مۆسیقایان لێبایە ڕەنگە ئەمە لە قۆناغێکا کۆتایی پێ هاتایە. بەڵام دامەزراندنی گروپی مۆزیکی لۆر یەکەم لە ڕووی تایتڵەوە ئامانجێکی نیشتیمانی هەبوو کە بتوانێت لە ژێر چەتری هونەرە سەرەکی ترین پێک هاتەینەتەوەی کورد جارێکی تر بێنێتەوە ناو ئەو بازنە کوردیەی کە هەمومان شانازی پێواکەین کاڵی کوردستانە. ئەمە یەک. دووەم ئێمە دابڕانێکی زۆر لە ڕووی زاراوەکانەوە دروست بوو بە تایبەت لە نێوان لۆڕی و سۆرانی، لۆڕی و کەلهوڕی و سۆرانی، لۆڕی و کەلهوڕی. ئەمانە هۆکارێک بوو زۆر جار ئێمە لە پێش ئێمە ئەم بابەتە کرابوو بە نمونە گۆرانی تفانگدایەدایە ئەمزە ئاڵوگۆڕی زاراوەکان کرابوو میلۆدی هاوبەشەکان و ئاڵوگۆڕی زاراوە. بەڵام بەداخەوە لەو مەسافەی کە ئەو گۆڕانکاریانە ڕوویە لە ڕووی گۆڕانکاری سیاسی و لە ڕووی ئەو دەسەڵاتی گۆڕان لە ئێرانۆمانە ئەمە تۆزە کاڵ بووە. ئێمە بە خۆشحاڵیەوە هەوڵمان ناکە جارێکی تر پەیوەندیەکی خزمانەی کللتوریانە لە نێوان پێکهاتەکانە جارێکتر دروستکەینەوە و بۆ ئەوەش یەکەم هەنگاومان ئەوە بوو بە میوانداری بنەماڵی فەرەجی عەلیپور هەر کورساتیش خۆی سپۆنسەری میدیایەکەمان بوو کۆنسێرتێکمان ساز کرد بۆ موسلم و ئارامی عەلیپور کە هەردووکیان کوڕی فەرەجی عەلیپورن یەکێکە لە ژەنیارە بەتوانەکانی لۆڕستان. لێرە چیمان کرد هاتین میلۆدی هاوبەشەکانمان هێنا و ئاڵوگۆڕی زاراوەکانمان کرد ئەوان بێن بە سۆرانی بیڵێن لێرەش گۆرانی بێژەکانمان بە لوڕی بیڵێن. ئەمە خۆشبەختانەیەکێک بوو لەو هەنگاوی کە جارێکی تر چۆنەڵی دەمەزەردی دۆستایەتیەکەمان لەم ڕێگەوە دەست پێ کردەوە. ئەمە ضرورەتێکی تری هونەری ضرورەتی نیشتیمانی و کوتایتڵەکە ضرورەتێکی ئەرشیفی کە یەکێک لەو کارانی گروپی موزیکی لۆر کردوێتی کە ئێستا بە خۆشحاڵی و ئەم ساڵ 14مین ئەلبومی گروپەکەمان نمایشەکەین یینە سەر ئەوەش. ئێمە ساڵ بە ساڵ ئەگەر هیچمان نەکردی بێت 20 بۆ 25 گۆرانی فۆلکلۆر یاخود دانرا و یا فۆلکلۆر و گۆڕانکاریمان بەسەراکرد بێت ئەمانەمان سەر لە نوێ مۆزیک بۆ داڕشتۆتە و ئەرشیفمان کردووە. واتە ئەگەر لە ساڵێکە 20 بۆ 25 تراکمان کردی بێت لە 14 ساڵەکە نزیکی 300 بۆ 300 وردێک تراک. ئەمە ضرورەتێکی تر. ضرورەتێکی تر حزوری ژن جارێکی تر لە سەر شانۆ بەڵام بە تواناوە حزوری ژن بە تواناوە کە ئەمەیەکێکی تر بوو لە کارەکانی
یاخود بڵێن پەیڕۆ و پرۆگرام و سیاسەتی گروپی مۆزیکی لۆر کەوای کرد لەو قۆناغەیە چکە بەڕاستی ئێمە لە دوا هاتنی دەسەڵاتی کوردی هێزی ئیسلامیش دروست بوو و ئەم فکرەش تا ڕادەیەک ڕێگری ئەکرد لە ڕووی دابوونەری تێکی کە ئەمان ئەیانویست و لەگەڵ هاتنی داعش و تەوژمە خراپە جارێکی تر ژنی دوور خستەوە لە کایە هوەری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەکان بۆیە ئامانجێکی تر لە هەنگاوەکانی ئێمە ئەمە بوو کە ژن حوزوری هەبێت لەگەڵمانابێ ئێمە کە دامان مەزران گروپەکە هەمومان لە 25 ساڵ و 20 ساڵ و ئەوانەیە بووین ئێستا کە ئاوڕێنەوە تەمەنمان گەشتوتە 40 ساڵ و وردەیەەکە ئومێ دەکەین ئێمە تا ئێرەمان هێناوە چەندی تریش پێمان کرا ئەم ئامانەتە لە ئەستۆی ئێمەیە دوای خۆمان ستافێکی تر بێت کە ئەم ئامانەتی بینە دەست بە عقلێکی تازەتر بە توانێتی بەڵام وەبزام تازەتر ئێمە هەر لە پشتیانە بین لەگەڵیان نابێت. بەس لە ڕۆژی 29 مانگ بکەین پرۆگرامەکان چۆن ئەڕوات و بێگومان ئێوە کۆمەڵێک پلانتانە بێت بۆ ئەو ڕۆژە بۆ یادکردنەوەی گروپەکە پێم خۆشە بزانم پلانەکان چۆنە بۆ ئەو ڕۆژەوەتە چی نمایش ئەکرێت بەنیازی چین لەو ڕۆژە بەنجام بگەین بۆ یادکردنەوەی 14مین ساڵی گروپی لۆر. بەڵێ ئێمە با پێشەوەی باسی پلانەکان بکەم من نەحەز لە گلەی یەکەم من تااقەتیشم هەیە بەڵام وەکو لە بیرهێنانەوە ڕووی دەمەکەمە وەزارەتی ڕۆشنبیری من مناڵەکەم کە ڕۆژی لە دایکبوونیە بێت ئەو خۆی نایکە من بۆ یەکەم وەکو باوکە من باوکیەوە من لە بیرمەکەی لە دایک بووە و ئامادەسازی بۆەکەم ئەگەر وەکو باوکێک ئەو ڕۆژەم لە بیر نەبێت گرنگی مناڵەکەش نازانم چییە. ئێمە خۆشبەختانە هەموو ساڵێک یادەکەمان کردووە و ئەشیکەین هەتا لەسەر پێی خۆمان بین ئەیکرد بەڵام ئەبوایە ئەم یادانە وەزارەتی ڕۆشنبیری لە بیری بواە بیکردایە بە مفاجئێکیش بۆ گروپی لۆر بۆی ئێمەش ماوتایە ئەڵڵا وەزارەتێک هەیە کە باوکی ئێمەیە کە لە بیرێتی کە یادیدا مەزران و ئەزانێ ئێمە 14 ساڵە خزمەت ئەەکەین لەم بوارەیە ئەوان یادەکەیان بۆ بکردینەیە بە هەر حاڵ یادەکەی ئێمە 29 مانگە بەسپاسەوە ئەوەی لە سلێمانیە جێی خۆشحاڵیە لە غیابی لایەنە بەرپرسەکانە خەڵکی دڵسۆسەیە کە زۆر خۆی بە خاوەنی شار و بەرپرس ئەزانێ لە شارەکەی خۆیە بەدەر لە وەزیفەکەی خۆی کە خات و دەروون ئەگەر پێشکەشکارێکە بەدەر لەوە ڕەنگە ئەگەر بزانێ من کۆنسێرتێکم هەیە یەک پشتیوانی لە منی شەکات چکە هەست ئەکی کە تۆ هاوڵاتی ئەم وڵاتی ئەم شارە شاری خۆتە و نزاری شەبینی کەمانتووە بێت هاوڕێکەی تریش دەبینی بۆیە ئەتەوێ شان بیتەبەری ئێمە یادەکەی ئەم ساڵمان بەم جۆرەیە کۆمەڵێک خەڵکی دڵسۆز کەسایەتی زۆر جوان کە ئێمە بێ ئومێد بووین ڕوومان لێنان ئەمنە ئومێدیان پێبەخشین ئێستا زۆر دڵخۆشین کە ئەم کەسایەتیانە هەن 29 مانگ لە هۆتێل هایکریست پرۆگرامەکەی ئێمە کاتژمێر 3 دەست پێەکە وەک هەمیشە ئەلبومێکی نوێمان هەیە نمایشی ئەەکەین بە ناوی گوڵچنی ئاواز گۆرانیە ئەمە نۆتراکە بۆ نۆ گۆرانی بێژی جیاوازە لەوێ بڵاوەکرێتەوە نمایشەکرێت چاپکراوە باشە با پرسیارە بکەم لێرەیە هەمان ئەو گۆرانی بێژان کە بەشتکارتان لەگەڵ کردن یاخود کۆمەڵێک گۆرانی بێژی جیاوازی تایە دەنگی تازەی تایە کەسایەتی جیاوازی تایە ئەمە یەکێک لە کارەکانمانە و یەکێکی تر لە کارەکانمان ئێمە لاوازی کە ئەڵم لاوازی نەوەی کە هێزمان نەبێت لاوازیەک لە کتێبخانەی مۆزیکیە هەیە کتێبی مۆزیکمان کەمە بە خۆشحاڵیەوە لەم 1-2 ساڵەیە کۆمەڵێک لە هاوڕێکانمان لە گەنجەکان دەستیان کرد بە نووسینی شۆڕشێکیان دەست پێ کرد لەسەر نووسینی کتێب ئێمە ئەمانەوەی لێرەوە لە یادەکی خۆمانە ڕێز لەوان بنین کە ماندوو بوون ئەرکیان کێشاوە هاتوون ئەم کتێبانیان لەسەر مۆزیک نووسیوە ئێمەش بڕیارمان ناوە 5 کەسایەتیانمان هەڵبژاردووە کە ڕێزلێنانی 14 ساڵی خۆمانەوەخشین بۆ ئەوان. گروپی مۆزیکی لۆر وەکۆڵەن خەتێکی تایبەتی خۆی هەیە و بێگومان کار لەسەر ڕەسەنایەتی و
هەر بە ئالەتەکانی شادیارە کاگنزارە کار لەسەر ڕەسەنایەتی و گۆرانی و موزیکی کوردی ئەکات و هەمیشە ئەوێت کە جارێکی تر بەدەنگە نوێەکان دووبارە بوترێنەوە. بۆ ساڵی 2022 پلان چۆن ئەبێت؟ ئایا لەسەر هەمان ڕێچکە و لەسەر بنەمای ساڵانی پێشووتر کارەکەنەوە یاخۆت کۆمەڵێک جیاوازی بۆ ئەم ساڵ بەدیەکرێت لە نێو گروپەکە و لە نێو کارەکانە؟ بەڵێ ئێمە دروشمی ئەم ساڵمان پاراستن گەشە پێدان داهێنانە. ئەمە دروشمەکەمانە. لەم ساڵە ئەمانەوێت گۆڕانکاری بکەین لە شێوازی کارکردنمانە و خۆشبەختانە ئێمە کۆنسێرتێک نمایشەکەین لە یادەکەیە کە بە سپاسەوە کاک گۆڤەند ئەرکی ئامادەکردنی کارەکانی گرتوۆتە ئەستۆ. لەم ساڵە ئێمە تێکەڵکردنێکمان دروست کردووە لە نێوان ئامێرە ڕۆژ ئاوایی و ڕۆژهەڵاتیەکانە و شێوازێکی نوێ بە تام و چێژی لوڕەوە ئەدەین بە گوێگرت. چۆن ئامێری ڕۆژئاوای کاگنزانەمە شتێکی تازەیە بۆ نمونە ئێمە سوودمان لە بەیز گیتار وەرگرتووە، سوودمان لە پیانۆ وەرگرتووە، سوودمان لە درام ئەلکتریک وەرگرتووە و لەم کارەکانی ئایندە کاری لەسەرەکەنەمە شتێکی نوێ بۆ لەم ئیشی لەم کۆنسێرتەمانە ئیتر ئیشەکانمان بەرەو بەم ئاڕاستەیە ئەڕوات بۆ ئەم بڵین هەنگاوە ئەم هەنگاوە بۆی ئێمە کاری باشمان کرد لەسەر لە ناوخۆی خۆمان، کاری باشمان کرد لەسەرەوەی کە لە چوارچێوەی پاراستنی فۆلکلۆرە لە ڕووی مۆزیکی و لە ڕووی دەنگیشەوە توانیمان ئەو شەبەکەیە تەختیە بکەین کە پێویستە. ئێستا جیلێکی تر دروست وە کە گەنجە لە 2000ەکانەوە دروست بۆ 2010 بۆ ئەوەی کە ئەو لە دنیایەکی ترە هاتوۆتە ژیانەوە حەزەکە وەک زەمانێکی جیاوازتر لە ساڵی 1970 حەزەکە وەک گەنجێکی فەڕەنسی وەک گەنجێکی ئەورو هەر وڵاتێکی تر بێ هونەری وڵاتێکی خۆشی گۆرانی وڵاتێکی خۆشی بێبەش نەبێت لەو تەکنەلۆجیا و لەو ئیمکانەتی کە لە دنیای هەیە. بەڵام بۆ هەر بەرهەمێک ڕەسەنایەتی هەر ئەمێنێتەوە. ئێمە هێڵی سەرەکیمان میلۆدیەکەیە ڕەسەنایەتی کە ئەمە چۆنەڵێ هێڵی سوورە دەستکارین ئەەکەین. باشە لە پاڵ ئەوەیە ئێمە کە ئەعداد یاخو بڵین کە ئامادەکردنی گۆرانیەکە ئەەکەین دیسانەوە جارێکی تر سوود لە میلۆدیەکە وەرەگرینەوە بۆی لە چوارچێوەی میلۆدیەکەیە ئێمە لە فەزای میلۆدیەکەیە دابەشکاری بۆ بکەینەوە. یین چیەکەین یین ئەو ئامێرانش کە ئیمڕۆ ئەمری واقعە یعنی ناتوانانی تۆ بڵێ نە و ئەژبێ ئیتر بەشداری پێ بکەی یین میلۆدیە کوردیە جوانەکەمان دەنگە جوانەکەمان هەموو ئەمانە ئەهێنین و هەموو ئامێرانە هێن ئیخینە خزمەتی ئەم ئیشەوە ئەم میلۆدیەوە تا بتوانین لەگەڵ پێشکەوتنەکانی جیهانە و گوێگرێکی غەیرە کورد بتوانێت لە ڕێی ئەو جۆرە ئامێرەی کە لە وڵاتی ئەوە هەیە سەرنجی ڕابکێشتە بتوانێت گوێی لێ بگرێت لە گۆرانی کوردیەکە بگرێت. ئەگەر بێت و تۆ هەر بەو شێوازە فۆلکلۆریە بیهێڵیتەوە ڕەنگە گەنجێک حوسەڵی ئەوەی نەبێ زۆر پرسیارێ بکەم 14 ساڵ کارکردن لەسەر شێوازێک و دواتر هەنگاونان بۆ شێوازێکی جیاوازتر ئەمە ترس لای ئێوە دروست ناکات مەسەلە و هەنگاوە جیاوازە ئەنێن چکە زۆر کاتێ هەنگاوی جیاواز قورسە و هەندێک کاتێ سەرکەوتۆ بێ هەندێک کاتی شێلەوانەیە سەرکەوتونەوە. تۆ چەند ساڵە لە کورسات کارەکەی؟ نزیکی 8 ساڵە. ئێستا وەکو یەکەم ڕۆژتی کە دەست پێ کردووە؟ بێگومان نەخێر. ئێمە 14 ساڵە لەو مەجالیا کارەکەین وە 14 ساڵە بیرمان لێ کردوتەوە بەردەوام کە ئێمە وردە وردە ئەبێ گۆڕانکاری بکەین لەگەڵ ڕۆژە لەگەڵ سەردەما. بەس گۆڕانکاریەک بۆ شێوەیە کاڵین گروپی موزیکی دۆر چەندین ئامێری بە بڵێن فۆلکلۆرە و دواتر تۆ کۆمەڵێک ئامێری تر باس ئەکەی کە زۆر جیاوازە بێگومان ئەوە وەکو ئەڵێن مجازەفەیەکی زۆر زۆرەکانزار بەڵام من زۆر پێم خۆشە جیاوازیەکە بێ بۆ گروپەکە. من نمونەیەکی تر بە تۆ بڵم چەند فەزایەکی ئیعلامی فەوزایەکی ئیعلامیش لە کوردستانە دروست بوو وایە ناوی هیچ کەناڵێک ناهێنین بەڵام ئەو نەمەتەی کە کورسات لەسەری ڕۆشت مایەوە وەک خۆی سوودی لە تەکنەلۆجیا بینی سوودی لە پێشکەوتنەکە بەڵام چی ئەکات شاشەیەکی کوردی ناوەڕۆکێکی کوردی پیشانەیە
ئێمە کاتە ئێوەش ئامانجەکەتان بەم ئامانجمانە شێوەیە بەم شێوازە و حەزیشمان لێتی ئەمانەوێت ئیتر شتێکی جیاواز شتێکی تاقیبکەینەوە ترکەین کە تۆی گوێگرمان ئابدێتت بکەینەوە هیلاک نەبی هەموو ڕۆژێ هەر بڵێ کاکەم برج و فاسۆلە ئەنیە هەر گروپی موزیکی لورە هەر بەم ئامێرانەوە بێگومان کاک نزار دواوتە چییە بۆ ڕۆژەکە وا لێرەوە حەزەکەم پامی خۆشت بۆ هاوڕێکانێک کەماوەی ئەم 14 ساڵە هەندێکیان لە گروپەکە تاوەکو ئێستا بەردەوامن لەگەڵ تا هەندێکیان لەگەڵ گروپەکە نەماون پامت چێ لێرەوە کاتم زۆر یەکەمە نزیکەی یەک دقەت باشە بەسەریایی سپاسی هەموو ئەوانە ئەکەین کە لەگەڵمانە بوون لە دامەزراندنی گروپی لۆر و تا ئێستا و هەموو گروپی لۆر ئی هەموویەتی یەک کەس نییە ئی هەموو ئەو کەسانێک کە ماندوو بوونتیایە سپاسی تایبەتی کاکجەباری ئاوارەکەم پێشمەرگەیەک بە دەر لە وەزیفەی خۆی 14 ساڵە شانیاوەتە بەرەو پرۆژێک کە ئیشی ئەو نییە ئیشی شوێنی تر بوو بەڵام من وەکو هونەرمەندێ ئازاین ڕەخنیان لێبگرین بۆ ئیشە خراپەکان بەڵام با ئیشە جوانەکانیشان باسکەین کە بەشکەم جوانی تر چاویان لێ بکەن سێ سپاسی هەموو ئەو دڵسۆزانە ئەەکەم کە ئێمەیان هێشتەوە پشتیوانمان بوون ناویان زۆر زۆرە بەڵام خۆیان باش ئەزانن ئەوان ئێمەیان هێشتەوە کۆڵەگەیەک بوون بۆ ئێمە سپاسی هاوڕێکارمەکەم کە ئێستا لەم سەرمایەیە بە لە ئۆفیسی گروپی مۆزیکی لۆر بەبێ کارەبا بەبێ هیچ هۆکارێکی گەرمی خۆیان ئامادە ئەکەن بۆ 29 مانگ کە بەڕێستان هاتیت سەعاتێکی تر گروپی لۆر یادگارێکی جوانت بۆ دروستکە سپاسی هەموو ئەو لانانە ئەەکەم کە لەم یادەیە پشتیان گرتین لەگەڵمانە بوون ئێمە قەرزەهاری ئەوانین و دڵنیا بن ئێمە ئەوی کە پێمان ئەیرێتەوە قەرزەکە بە هونەر قەرزەکەمانەینەوە ئەوەی لەسەر شانمانە تا ئەو لەحزەی کە هێزمانتیایە و توانامانتیایە درێژە ئەدەین جوانیەکانی کوردستان پیشانەی بە هیوای بەردەوامی کاری باشتر و کاری جوانتر بێگومان گروپی موزیکی لۆر خۆی ناوێکە کە هەمیشە چاوەڕوانی کاری باشتر لێکرێت سوپاس بۆ بەڕێز کاگنزار زەوی سەرپەرشتیاری گروپی موزیکی لۆر بە هیوای بەردەوامی و کاری باش کاگنزار سپاس بۆتە